بە پێشرۆڤەیەکی سیاسی کە بۆردی توێژینەوەی سیاسی کۆمەڵی دادگەری ئامادەی کردووە. تەکنیک و ئەنجامەکانی هەڵبژاردننی پەرلەمانی ئەم دوایەی هەردوو وڵاتی عێراق و لوبنان زۆر لە یەکەوە نزیکن و هەردوو پرۆسەکە ئەنجامی چوونیەکیان هێناوەتە ئاراوە. بەپێی توێژینەوەکە کە لە ژێرناوی خوێندنەوەیەکی بەراوردکاری بۆ ئەنجامی کۆتا هەڵبژاردنەکانی لوبنان و عێراق ئامادە کراوە. لوبنان و عێراق وەکو دوو وڵاتی ڕۆژهڵاتی ناوەڕاست تا ڕادەیەک هاوشێوەن و خاڵی لێکچوونیان زۆرە. بە جۆرێک زۆر جار دوای هەڵبژاردن بۆ ماوەیەکی درێژ وڵات ڕوبەڕووی ناسەقامگیری و قەیرانی سیاسی دەبێتەوە و پێکهێنانی حکوومەت و خستنە سەر پێی دامەزراوە سیاسیەکان کارێکی ئاسان نابێت. لە لوبنان لە 15 مای هەڵبژاردننی پەرلەمان بەڕێوە برا و کێبڕکێ لەسەر 128 کورسی پەرلەمان بوو. بەپێی ئاماری وەزارەتی ناوخۆی وڵاتەکەش ڕێژەی بەشداری لەم هەڵبژاردنەدا لە 41 بوو، لە کاتێکدا ڕێژەی بەشداری لە هەڵبژاردننی پێشوو لە ساڵی 2018دا نزیکەی لە 150 بوو. ئەگەرچی حیزبوڵڵاوە پەیمانەکانی لە خولی پێشووی 2018دا کوتلەیەکی 70 کورسیان پێکهێنا بوو، بەڵام لەم هەڵبژاردنەدا ژمارەیان بۆ 62 کورسی دابەزیوە. یەکێکی دیکە لە ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنەوەیە کە کاندیدانی سربەخۆ لە بازنە جیاوازەکاندا ڕێژەیەکی زۆری دەنگەکانیان بەدەستێنەوە کە بای 13 کورسیە، 12 لەوانەش بۆ یەکەم جارە هەڵدەبژێردرێن. هۆکاری ئەم گۆڕانکاریەش بۆ بایکۆتی هەڵبژاردن لەلایەنێکە لە جەمسەرە سیاسیە سەرەکیەکانی لوبنان کە ڕەوتی ئەلمستەقبەلە دەگەڕێتەوە. بەپێی ئەنجامەکانی هەڵبژاردن دەردەکەوێت پێکهێنانی کوتلەی زۆرینە و گەیشتن بە ڕێکەوتن و سازان لەسەر دیاریکردنی پشک و سەرۆکایەتی دامەزراوە سەرەکیەکانی لوبنان ئاسان نابێت. لە عێراقیش دوای هەڵبژاردننی پەرلەمان لە 10 تشرینی یەکەمی 2021 بۆ پڕکردنەوەی 329 کورسی پەرلەمان کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لەگەڵ ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردنەکە ڕێژەی بەشداری لە هەڵبژاردننی 10 تشرینی یەکەمی 2021 بە لە 141 ڕاگەیاندووە. ئەگەرچی بەپێی هەندێک لێکدانەوە ڕێژەی بەشداری کردەی لە 130 تێناپەڕێت. گەورەترین لیستی براوە لەسەر ئاسی عێراق کوتلەی شیعی سەدر بوو کە بە 885,000 دەنگ 73 کورسی مسۆگەر کرد. بەوەش نرخی هەر کورسیەک بۆ کوتلەی سەدر نزیکەی 12,000 دەنگ بووە. هاوکات هاوپەیمانی فەتحی 8 کە بە هەمان هاوپەیمانی پێشووی فەتح چوونە هەڵبژاردنەوە بە 444,000 دەنگ 17 کورسیان بەدەست هێناوە کە هەر یەکەیان زیاتر لە 24,000 دەنگ نرخی یەک کورسیان بووە. ئەمەش دوو هێندەی کورسی سەدرەکان دەکات. بەوەش ئەم بردنەوەی لیستی سەدر هێندەی پەیوەستە بە تەکنیکی هەڵبژاردننی سیستەمی فرێبازنەییەوە هێندە بۆ زیادکردنی ژمارەی دەنگەکان و گەشەکردنی بنکەی جەماوەریەکەی ناگەڕێتەوە. هاوکات لە پاڵۆکاری یاسای هەڵبژاردن باز لە هۆکاری دیکەی وەکو دزرانی دەنگەکان و تەزویری ڕێکخرا و هاکردنی ئەلیکترۆنی لە ئیمارات دەکرێت. بەپێی ئەنجامی هەڵبژاردننی هەردوو دەوڵەتی عێراق و لوبنان هیچ لیست و هاوپەیمانیەک نەیانتوانیوە زۆرینە بەدەست بێنێت. ئەوەش لێکەوتەی لەسەر ئایندەی پرۆسی سیاسی و پێکهێنانی حکوومەت دەبێت و دانووسان بۆ گەیشتن بە ڕێکەوتن و پێکهێنانی حکوومەت درێژە دەکێشێت.